کۆمەڵێک ڕووداو هەن کە لە ساڵدا ڕوودەدات مێژووی ئەو ڕۆژەی کە ڕووداوەکەی تێدا ڕووداوە ڕەش و ناخۆش و نیگبەت دەکات. ساڵانە چەندەها ڕووداوی نەخوازرا ڕوودەدات. هەندێک ڕووداو بەهۆی هەڵەیەکی بچووکەوەیە تا دەگاتە ئەوەی کە کەسانێک دەکوژرێن و مێژوش ئەو ڕۆژە بەڕەشی لە قەلەم دەدات و بەڕەشی یادی دەکاتەوە. ڕووداوەکان لە هەموو جیهاندا هەن، بەڵام لە هەندێک شوێن بۆ هەندێک شوێنی تر ڕووداوی ناخۆشتر و کارەسات بارتر هەیە. خۆشەویستان، سڵاوتان لێبێت لە پرۆگرامی ئەم جارە باس لە ڕووداوەکانی ساڵی 2021 دەکەین. دەپرسین کامە ڕوودا و زۆر کاریگەری هەبوو لە سەرتان و هۆکاری هەموو ڕووداوە چییە؟ وەچی بکەین تاوەکو ڕووداوەکان کەم ببێتەوە، هیچی تر ماڵی کەس وێران نەبێت و خۆشگوزەرانی بەرقەرار بێت و ئیدی میلەتەکەمان و وڵاتەکەمان ئەو جۆرە ڕووداوانە بەخۆیەوە نەبینێت. لەو بارەیەوە گفتوگۆ دەکەین لەگەڵ هاوڵاتیانی خۆشەویست لە شاری هەولێر. لەگەڵمان بن. والله بەس ڕووداوی ئەو فێزانێ ساڵی 2021 ساڵێکی نەهامەتی بوو بۆ شخص خۆم. ساری ڕابردوو زۆر مشکلە هەبوون. وەڵاوەکی معاشەکەی منیان کەم کردەوە پاش 50 ساڵ خزمەت کرد. بدایەتی 2021 و ئاخری 2019 بوو لە دەزانی باوکم بوو. ژانم ناخۆش نەبرم ناخۆش بوو. بەزەمیش عەزمی و چۆ خەرکەی بژیم. پندێکی هەیە دەڵێ ساڵ بە ساڵ خۆزگەم بەپات. چ ڕووداوێکی ساڵی 2021 زۆر کاریگەری هەبوو لەسەرت؟ والله بەس ڕووداوی ئەو فێزانەی بەێ هۆکاری دروست بوونی ئەو لافاوە بەڕای جەنابەت چییە؟ وڵای ئەو کارەکان تێ هەموو زێدەڕۆیی کرا، حەزەکان هەموو زێدەڕۆیی کرا بوو گیرە بربەستەکە گیرا بەخۆی ئاوی پێدا دەڕۆی لەوێ خانوشتیان دروست کردیا فێزانەکە شەپۆلی داول و ناومارەکان. بەڕای جەنابەت هۆکارەکە تەنها ئەوەیە یاخود بۆ نمونە کەم تەرخەمی لایانی پەیوەندیدارە؟ وڵای ئەو لافاوە بدە ئێستاکەم بدێ باسی تێراوەی بکە. تێراوە گەڕکە چ قەدیمە، ئەم بە خۆمداری تێراوێمە لە تێراوێ هەتا ئێستاکە لەوەتی ئەم دەزانم لافاو لەوێ دروست دەبی، هەتا ئێستاکە چارەسەر نەکرایە. بۆ چارەسەر ناکرێ؟ وەڵڵاهی بخۆ دەزانی. چۆن ینی بۆ نمونە چۆن دەزانیێت و بۆ چارەسەر ناکرێت؟ بدەی بلایانی پەیوەندیدار بۆ ئیشانە هەستی بزانێت لە چێن دەری زێرابەکان تەواو نییە چاچیکە خەرکەژی سرعات دەکە. جەنابەت چ ڕووداوێک زۆر کاریگەری هەبوو لەسەرت؟ بەخێر بێن سەر چاوم. بەڕاستی ڕووداوەکان زۆرن لە بواری ڕووداوی سیاسی هەیە و ئابووری هەیە و کۆمەڵایەتی هەیە. یعنی هەندێ ڕوودا و ڕوویاندا وەکو تایبەتی شخصی خۆم لە بواری ئابووری وەکو تایبەتی شخصی خۆم لە بواری ئابووری ینی ساڵی 2021 ساڵێکی نەهامەتی بوو بۆ شخصی خۆم. بۆ شخصی خۆم ساڵێکی نەهامەتی بوو. یعنی هەبوونی قەیرانی ئابووری، بوونی پەتای کۆرۆنا، نەخۆشی کۆرۆنا، کاروبارەکانی تەسیرێکی زۆری هەبوو لەسەر بازار. وەکو شخصی خۆم ئەو دووشتا کاریگەری لە خودی شخصی خۆم کرد و بە تایبەتیشکانی کاریگەرێکی فراوانی هەبوو لەسەر ناوچەکە و لە جیهانش بە تایبەتی بەگشتی. کاریگەریەکان چی بوو لەسەر جەنابەت؟ ئەو کاریگەرانەی سەر من یەک مەسەرەن مانەوە لە ماڵەوە ترسێکی زۆر کردنەوەکو تووشی نەخۆشی کۆرۆناوی، زیاتر حاڵەتی وەسوەسە دروست بوو لە ناخەمدا، مەسەلەن هاموشۆ کەمکردنی بینی خزم و کەس و کار و نەچوونی سەردانی کەسانی تر و احتیفاز ڕاگررتنی بە هەندێک مەسایلی تایبەت شخصی خۆ تێکەڵ نەبوون لەگەڵ کەسانی ترا ئەو ئاوای کرد یانە نەوعەنمان تا ڕادەیەک ینی لە دۆستان و ئازیزان و خۆشەویستان دوورکەوتنەوەکی زەق و بەرچاو دیارە لە بینی خۆم و ئەو شخصانەی لە کەس مەسەلەن خزم و کەسوکار و دۆست و برادرانم هۆکارەکەشی ئەوە بوو. کاریگەری دووەمی سەر ئابووری ئەوە بوو مەسەلەن کە ئیشەکە بەعام کاسبەکە زەعیف بوو، تەسیری کرد بوو لەسەر مەسەلەن ئەو خەرجی ماڵ و منداڵ کە ئەمتوانی مەسەلەن ساڵانی پێشم و خەرجی ماڵ و منداڵ بدەم ئەو ساڵەکە بە پێی پێویست نەمەتوانی. زەختێکی زۆرشم لە خۆمە کرد، بەڵام بە شێوەیەک نەبوو کە من وەکو خودی شخصی خۆم مقنع بم بەوەی کە من تا وەکو باوکێکی سالار توانیمە من پێداویستەکانی ماڵ و منداڵی خۆم دابین کەم بە شێوەیەکی باشتر. ڕووداوی کوشتن، هەندێک ڕووداوی تر بۆ نمونە ڕووداوی شەڕ
یان شتی وا بۆ نمونە شەڕێک ڕوودەدا کارەساتێکی گەورەی لێ دەکەوێتەوە عشیرەتێک تووشی کێشە دەبێت ئەو ڕووداوانە بۆ دووبارە دەبێتەوە ئەو ئەگەر ئێمە سیاسەتێکی یعنی حکوومەت سیاسەتێکی وهای هەبێ فەرقی بینی من و تۆ نەکا فەرقی بینی من و منی سەپان و یا منی فەلاح و تۆی ئاغان نەکات ئەو شتانە دووبارە نابێتەوە بتێ و نەتەوێ لەو مەملەکەتی ئێمە کە پێڵەن کوردستان هەرێمی کوردستان کۆمەڵی ئاغا و دەرەبەگ و چەکدار و ساحب عەشرەت و نازانم چی کە قسەی لەگەڵا بکەی بەعەشەتەوە خۆی دەنازێن ئەوش ینی وهای لێکان مەسایلەکان گەورە بێتەوە یا بۆ نمونە لەسەر ڕاوەسانی گەراجی لەسەر ڕاوەسانی ئۆتۆمبیل دوان یەکتریان کوشت لەسەر چی کە من ئەگەر من پشتم ئەستور نەبێ ئەگەر من خۆم بە عەشرەتێکی گەورە نەزانم من ناتوانم غەدر لە تۆ بکەم ڕۆژێکیان لێردانشم من کاری ڕۆژانە ئەنتیک فرۆشت و سەعات فرۆشتن و ئەنگوستیلۆشانە پیاکە هات جدێکی کوردی لەبەرا بوو وتی کاکە ئەو 2 سەعاتەمە ئەیگۆڕمەوە لەگەڵ تا بە سەعاتێک تەماشای سەعاتەکانی ئەوم کرد سەعاتەکانی بە کەڵکەم نهاتچووکە کوالێتی نزم بوو سەعاتەکەی من مارکە بوو کوالێتی باش بوو وتم کاکە ئەو سەعاتانی تۆ بە کەڵکی من نایە من ناتوان بیگۆڕم لەگەڵ وتی لەبەر چی بە کەڵکە نایە وتم لەبەرەوەی سەعاتەکانی تۆ کوالێتی نزمە هینەکەی من کوالێتی بەرزە من زەرەرمە بیگۆڕمە لەگەڵتا وتی وەڵا تا ئێستا من توالێتم بیستووە بەس کوالێتم نەبیست وتم کاکە توالێت نا کوالێت معنای ئەوەی تۆ مواسەفاتی باش نییە ئەوەی من مواسەفاتی باشرە دووسێ جاو قسەی دووبارە کردەوە ئەو وشەی توالێت وتم کاکە خوا حافیزت بێ وتی خوا حافیزم نەبێ منش وەک بڵێ هەمالم گوتم با بڕوە چووە ئەو سەری بازاڕەکە و هاتەوە بە بەردەمە وتی ئەزانی تا ئێستا من دوم بەڕێ کردەوە وابزانم تۆ سێمی وتمی عیسە تو دوود کوشتووە ئەتێ منش بکوژی وتی وڵای یەکێکیانەوەی تۆ قسەی نەکرد لە ناومدا ئەلەو بازاڕەیە جەماعەت دێرەوتیان کاکە دەی گەڕێت خۆت لەو مشکلانە بە دوور بخە یان ئینسانی وا هەیە لەو بازاڕە من ئەگەر من کەسانێکی خراپم لە پشت نەبێ کەسانێکم لە پشت نەبێ کە پشتم بگرن لە حاڵەتی وایە من ناتوانم بێم هەڕەشە لە تۆکەم بی ئەوەی بناسم بی ئەوەی بمناسی من ناتوانم تاوانی خراپ ئەنجام بدەم هەڵکۆرەوە لە هەموو ئەو تاوانانەی کە ئەنجام دراوە چ لە کوردستانە چ لە عێراقا چ لە هەموو وڵاتانێک ئەگەر کەسێک تاوانەکەی ئەنجام دابێ ئەگەر کەسێکی بەهێز و پاڵێنەرێکی یعنی باشی لە پشت نەبێ کە لە حاڵەتی وایە نەجاتی بدات چ بە پارە بێت چ بە قووەت بێ نەجاتی نەدا لەو مۆزوعە کەسە و تاوانە ئەنجام ناکە ئێمە ئێستا لە ساڵی 2022 لە ساڵی 2021 کۆمەڵێک ڕووداوی ناخۆش ڕوویدا چ ڕووداوێک زۆر کاریگەری هەبوو لەسەر جەنابەت واللهی بخۆی ساری ڕابردوو زۆر مشکلە هەبوون بەرا ئینشاءالله ئەو سارەی دادێ ئینشاءالله لە خۆشیدا ئەبین ئینشاءالله چونکە هەر سارەکە و نەوعەکە هەر ڕۆژەکە و نەوعەکە دا دەبی ئەمە تەحەمول بکەین لەسەر هەموو وەعزەک دەبی تەحەمول هەبی لەسەر هەموو وەعزەک چونکە هەموو ناخۆشیەک خۆشی لە دوودادێ هەموو خۆشیەکیش ناخۆشی لە دوودادێ خۆشەکە دەزانین کە بۆ نمونە ئینە مع العسر یوسرا بەڵام خۆشەکە بۆ ناخۆشی بەدوای خۆشیەکە لۆیە ناخۆشی لە دەوێت ئەتو لە خۆشەشی کە لەو خۆشیەی غەڕا بووی ناخۆشی لە دوودادێ ئەگە غەڕان نەبی ناخۆشی لە دوودا نایە بەران کە ئینسان چکە هەموو شتێک لە باریکی ئەپسێ تەنیا بەشەر نەبی بەشەر لە ئەستوری چی وەختی ئەستور بوو خەتەرە لە پسانەکەی چونکە ئینسان ئەگەر بینی فەقیرە بەرا کە دەورەمەند بوو خۆی لێ ئەگۆڕێ یا مەسەلەن جا هەموو دەوڵەت بی لە ناوماری خۆت بی ئەمە دەبی جەنابەت بە عومر کچکەی بەران ئەمە دیتن وەختێک ئەلێرە کەسێک ناوێرە دوو قسان دەگەرەی دی بکە وشی ئەم نەچی خوێڕی دات ئەکەتە دوو ئەو عالەمەی لەو سەری لە ئەو سەری ئێستا ئەمە لەو خۆشیە داینە ئەمە لەو ئینسانەتەی داینە ئەمە پێویستە ئاینی پیرۆز بپارێزین یەک کەلتوری میلەتی کورد بپارێزین دوو دەستوری باب و باپیری خۆن بپارێزین سێ وەتەنی خۆن بپارێزی چوار میلەتی خۆت بپارێزی پێنج بۆ خاڵانەی کە باست کرد 5 خاڵ بوو ئێمە هەرەوە 5 پاراستووە
یاخود کەم تەرخەمی لە پاراستنی کەمترخەمی هەیە چونکە لۆ تو بزانە ئەوەی کە لەسەر حکومە ئەوەی کە لەسەر حکومە ئینسانی باشە بەرە ئەبینی بەرکەم دەست و پێیەکەی خەتەرەکە لە دەست و پێیەکەی دەوروبەرەکەی لە دەوروبەرەکەیتی لە دەوروبەرەکەی دۆمین ئەمە ئەتوو جیرانت هەیە مەسەلا لە محەلەشی جیرانت هەیە ئەگە ئەو جیرانت باش بوو ئەو جیرانت باش بوو ئەو جیرانت باش بوو ئەتوو ئیسراحەتەکەی بەران لەو جیرانە هەر خەتەربی ئەو جیرانەت هە خەتەربی ئەو جیرانەت هە خەتەربی خەتەریاتەکەش لە ناوەخۆ هەبی ئەوە هەر کۆمەلگای تێک و پێکەدا ئەو ڕووداوانەی کە کاریگەری هەیە لەسەر کۆمەلگای کوردی و زۆر جار کاریگەریەکان ئەوەندەیە بۆ نمونە لەبیر ناکرێ و هەموو جیهان دەزانێت بۆ ئەوەندە دووبارە دەبێتەوە ئەگەر بە کورتی وەڵامم دێ زۆر سپاس لەسەر چ دووبارە بیتەوە ئەتوو بزانە ئەتوو فکرێ لێ بکە و کابراش خوێندەواری گەنجی تازە پێگەی کوێت هەندی هەولێرە نابی دەوڵەتە ئێمە هەر چار پارچە کوردستان ئەو دەوڵەتەن لەو لە دەستدا لەسەر چ لەسەر خۆ گەورەکردنێ و لەسەر ئێکدی خواردنێ و لە سەفرانی ئەگەنا ئەتوو 50 میلیۆن کوردبی 100 میلیۆن کوردبی ئەبی دەوڵەت نەبی وتی ئەزانی تا ئێستا من دوم بەڕێ کردەوە بزانم تۆ سێمی هەموو شتێک لە باریشی ئەپسێ تەنیا بەشەر نەبی قسەی عەربی هەیە دەلێ پیاوی شیاو لە جێگای شیاودادن ئەگەر یاسا سەربەر بێ لە بینی هەموو لایەکە هەموو شتێ ئینشەڵا چارەسەرە بێ ئەمن تەوەقع دەکەم ئەو ساڵەکە ناخۆشتریش بی لە ساڵێکی دیکە دەمێت لە جەنابەت بپرسم چ ڕووداوێک زۆر کاریگەری هەبوو لەسەر جەنابەت وڵی پێشەشی بە خێراتنی تەلەڤزیۆنەکەتان دەکەم بەڕاستی ئەو ڕووداوە لای من زۆر ناخۆش بوو کە ئەو کاتەی ئافرەتەکەیان بە تیزاب مانەی دەموچاویان سووتان ئەوە مانەی ناخۆشتن ڕوودا بوو لە ژیانم لەوەتی کە لەدایک بوومە و مانەی ئەوەی قەت لەبیر ناکەم و هۆکارەکەش بەستت لە قوتابیەکەی ئەوەی کوڕەکە بە تیزاب دەموچاوی سووتان بەڵێ مەبەستمە ئەو قوتابیە بەس حکومەت حەق وایە ئەو نەوعانە لە تەلەڤزیۆنەکان ڕاستە و خۆ دادگایی بکرێت وەبی ڕۆژانە خەڵک بیان بینیتن ڕوبەڕووی هەموو ئەوەکانیان بکاتەوە مانای لە بەرنمەکان لە تەلەڤزیۆنە لە هەموو حالەتەکان ئەوە هەموو شوێ پێشانی ئەو خەڵکی بدێت کە چۆن دادگایی دەکرێت و چ دادگایەک ڕوبەڕووی دەبێتەوە باشە بەڕای جەنابەت بێگومان ئەو ڕووداوانە کاریگەری لەسەر هەمومانەیە و هەمووشمان دڵمان پێدێشێت و خەمی پێدەخۆین بەڵام دەمەوێت بزانم هۆکار چییە چەند جارێک ئەو جۆرە ڕووداوە ناخۆشانە دووبارە دەبێتەوە ئەو ڕووداوانەی کە ڕوودەدا هۆکاری ئەوەیە تەمەەن ئەمنیەت لە هەرێمی کوردستان و لە عێراق مانایی بەتایبەتی هەرێمی کوردستان ئەمنیەتی تێدا بەرقەرارە بەس بەغدا هۆکارەکەی ئەوەیە چەلایەنێک حکومڕانی عێراق دەکەن وەک برێ وایە چەند سەدامێک لە عێراقیت زاران یەک سەدام هەبوو ئێستا زۆربەی هەمووی بووینە سەدامی دیکتاتوری مانای عێراق ئەوە بەو شێوەی بەڕێوە ناچێتن لە هەمان کاردا بەرنمەکانی ئەمنیەتیان هەر یەکەی لایەنێک گرتی تێستوی خۆی لایەنی شعیە لایەنی سونیە لایەن مەسەبەکان زۆرن هیوادارم بە خۆداچونەوەکدا بکەن ئەگەر وانەکەن گریمانی شەڕی ناوخۆ دەکەم لە عێراق چ ڕووداوێکی ساڵی 2021 کاریگەری هەبوو لەسەر جەنابەت براگەوەرە وەڵی زەوەرەگەرەوەسیە هەموو وەخت لەوەمە ناخۆش بە مەعاز نییە ئەوە نییە کورە وەزع نییە نەفت نییە ئەوە نییە کەینێ کاریگەریمان باش بووە ئەوە چی سارە ئەمە هەر لەو بەزم و ڕزمەی داینە ئەوەی داینە دوای برێ نێرمە ئەو گوندانەیەمەوە هەموو دەرێتەوە عارەبان عارەبی وردە هەر کەسش لێ ناپێستەوە ئەو گوندانێت دوای ئەمە 100 سارە شەڕ لە سەکەرکوچەیە کە کەرگونێتەوە سەر هەرێم چیاویدی سلا من لەوەی کەرکووکە شەرتە کەرکوو 100 سارە شەڕ لە ڕووداوانە کاریگەری لەسەر هەمومان هەیە هەموو ملەتی کورتەیە بابە لەس هەموو ملەتی کورتەیە باشە بۆ دووبارە دەبێتەوە دووبارە دەبێتەوە سوکەیرە تا ئێستا لەگە بەغدا ئەوانە پێک نهاتینەوە هیچ شتێک هەر بە قسەیە بری ئەوانە لەگە بەغدا پێک بهاتوانە هەر بە قسەیە بە شتەکەگە تەطبیق نەبی زامن نەبی با نەچن بەڕای تو چ بکەین باشە تاوەکو دەمەنێت کوردەکانم حیزبەکان هەموو ببنەیەک هەموو ڕێیان یەکبی دانیشن بە جوانی شەکەی ببینین هەموو بیەک من حیزبەکانەکە پارچە معنەیەمە عارمان هەر ئەوها دەبێت ئەرێ وڵا ئینشاءڵڵا حالت باش دەبێت ئێستا دەڕۆی موسڵێ دەڕۆم ئێستا دەڕۆم تەلەفۆن دەکەن هەرێ وڵا خێری تێدا ئیشە بە ناو شیعەچی دەکەم شیعەکەش ئیسفادە دەکات بەخە ئەستا شیش لە ڕەنگە بدەینێ هەشت دەرێ هەر مەعمەلە ئیش دەکە دەبێت لە قیادەی هەشتی بڕوات زۆر باش دەی مۆفەقی ئینشاءڵڵا بەڕێزی ئەفۆم دەکەی دەگەڕێمەوە لای جەنابەت باسی ڕووداوەکانمان کرد و باسی کاریگەریەکانیشمان کرد و هۆکارەکەت باس کرد بەڵام چی بکرێت تاوەکو ئەو ڕووداوان ئەوەندە دووبارە نەبێتەوە
طبعا ئەو شتە بکرێتن حەقە لایەنە کوردیەکان ئەمە تایبەت ئیشمان بە هەرێمی کوردستانە هەرێمی کوردستان حەق وایە لایەنەکانی کوردستانی هەمووی لەسەر یەک مێزی گفتوگۆ دانیشن بۆ ئەوی میلەتەکە ڕەنزی چەند ساڵی بە خەسار نەچێت حەق وایە هەمووی پژیری یەکتر بکەن نەکار یەکەی بەلایەکی دابڕواتن. سلااوت لێبێت مامۆستای بەڕێز پرۆگرامەکەمان تایبەتە بە ڕووداوە کاریگەریەکانی ساڵی 2021 وەکو مامۆستایەک وەکو هونەرمەندێک چ ڕووداوێک زۆر کاریگەری هەبوو لەسەر جەنابەت. وەڵا هەموو ڕووداوەکان یەک نییە دوو نییە سێ نییە زۆرن بە تایبەت کامە ڕوودا و زۆر کاریگەری هەبوو لەسەر وەڵاوەکی معاشەکەی منیان کەم کردەوە پاش 50 ساڵ خزمەت کردن موچیان کەم کردیەوە ئارەوەڵە کارەکە چ بوو وەدۆ باشە و خەڵاتم دەکات دەڵێ 50 ساڵەت و خزمەت هەیە لە بواری هونەری دوای دێ موچەکەم دەبڕیتن دەکاتە چارێگەک ئەوە تاسیرەکی زۆری هەبوو لەسرم چت نەکردتاوەکو ئەو موچەیە وەکو خۆی لێبێتەوە قەرارە وەرگیرایە و خلاص و بڕاوە من چ بکەمێنی ئێستا موچەکەت بووە بە چارێکەک باشە خەڵاتیان کردی بەڕای جەنابەت ئەوە خەڵات بوو وڵا خەڵاتە ئەنواع ینی خۆ ئەوە نییە یەک نییە هەیە ئەوەیە شادە تەقدیریە یان هەیە ئەوە کە دەداتێ باجەکە دەداتێ یان مەدالیەکە دەداتێەوە لە هەموو وڵاتێک هونەرمەند ڕێز لێ گیراون و باشترین خەڵات دەکرێن لێرە لە جیاتیەوەی کە خەڵات بکرێ موچەکەیان کەم دەکرێتەوە هەردوو شتیان کرد خەڵاتیان کردم لە بۆ 50 ساڵی دوای دەلێ خزمەتت کەمە یان ئەوە نییە یعنی کو وەتو ئەم 50 ساڵە و ئەوەم دەکەی دوایی موچەکەم دەینە خوارێ تێناگەم تەناقوزە وەلەو یعنی من کابرایشی نیشتمانی خۆم خۆش دەوێ یعنی ئەگە ئەوەش بێ من لە بۆ نیشتیمانەکەی خۆم دەفرۆشم خۆشم دەفرۆشم دەیکەمە پارە بدەی دەمە نیشتیمانی خۆم بەڵام ئەو نیشتیمانەی کە جەنابەت خۆتی بۆ دەفرۆشی دێ موچەت لێ دەبڕێت قەیناکە من ڕازیمە بەڵام لە بۆ من ڕووداوەک بوو خۆش نەبوو ینی وەزعی تێک دەم ئەو ڕووداوانە ڕەنگە لەسەر هەمومان کاریگەری هەبێت بۆ نمونە موچەکەم بۆتەوە کاریگەری لەسەر هەمومان هەیە بەگشتی بەڵام دەپرسمایە هۆکار چییە بەشێک لەو ڕووداوانە دووبارە دەبێتەوە هی نازانم من ئەوە قسەکی عەرەبی هەیە دەلێ پیاوی شیاو لە جێگای شیاو دادنێن ئەوەن دەم هەیە زیاترم نییە پامە کتێبەوەی ڕووداوانە چیدی دووبارە نەبێتەوە والله كرة زور المهم أمن أو مثل عربية قلت أو بسيتي يعني الرجل المناسب في المكان المناسب أجا أو هاي لهات أما هيك أو كمان نبي مش أونية هي بلام حموينية کەسی شیاو لە شوێنی شیاودا بندرێت چارەسەری هەموو بابەتێک دەکات هەموو بابەتێک نا هەر یەکە و بواری خۆی ئاخری بیدایەتی 2021 و ئاخری 2019 بوو لە دەزانی باوکم بوو کاریگەری هەبوو لەسەر جەنابەت باڵێ ڕحشاد گۆڕی ئارام بێگومان مردن لە ڕێی هەمومانە هەمومان دەمرین بەڵام هەندێک ڕوودا و هان و ڕووداوی گشتین قەت لەبیر ناکرێن ئەو ڕووداوانەی کە جگە لە مردنی باوکت چ ڕووداوێکی تر زۆر کاریگەری هەبوو لەسەر جەنابەت هیچ ڕووداوێکیوان بەسەرا نهاتەوە لەخوا بەزیا بێت ڕووداوە گشتێکان بۆ نمونە دەبینین لافا و ڕوودەدا یاخۆت نەبوونی موچە و هەندێک کارە ساتی کوشتن هەیە ڕوودەدات ڕاستە ئەوانەی کە تۆی لێ ئەوانە هەیە ڕوودەدەن بەڵام چ لافا و کارەساتێکی سروشتی و ئیزنی خوایەوە کە لە سەرەتی موچەش هیوادارم بۆی کە بەخابێتە سەر خەت و باش بێت ئیشەڵڵا بۆ هەموو کورد و زۆر جار ڕووداوی کوشتن دووبارە دەبێتەوە باشە بۆ نمونە لەسەر هەڵەی بچووک ڕووداوی گەورە ڕوودەدات و عشیرەت تەداخل دەکات و کەسانی گەورە تەداخل دەکەن بەڵام ڕووداوەکان بنبڕ نابن دووبارە دەبنەوە هۆکاری دووبارە بنەوەی هەموو ڕووداوانە بەڕای جەنابەت وەکو تاچێک لە کۆمەلگایە چۆن دەبینی ئەگەر یاسا سەروەر بێ ئیشەڵڵا ئەو ڕووداوانەش هەمووی چارەسەرگەێت چکە هیچ ڕووداوێک ئەگەر یاسای تیا بێت یاسا پشگیری ئەبێ فەقیریش بکات و پشگیری دەسەڵاتدارەکانیش بکات نەک بڵێن دەسەڵاتدارەکان پشتگوێ بخات و بەس فەقیر بێت ئەگەر یاسا سەروەر بێت لە بینی هەموو لایەکە هەموو شتێ ئیشەڵڵا چارەسەرە بێ خۆمان بۆ وا دەکەین ئەو هەموو شتە بە غەڵەت بەکاردێنین و وا دەکەین کە ڕووداوەکان دووبارە ببێتەوە
هەست دەکەم پەروەردەیمان باش نەبێ چۆنێتی بەکارهێنانی شتەکانمان باش نییە بۆ نمونێ مەسە مۆبایلێک لەم دوکانانە ئەکڕی مۆبایلێکی زیرەک بکڕە بە چەند وەرەقەیە خێرا تۆڵی وەرە با فڵان شت تیکتۆکێکم با هەبێ با فڵان شتێکمە بێ فڵان شتێکمە بێ نەزانینی بەکارهێنانەکەت نازانین چۆن خۆ دەرخی حەزەکەی تۆ ژۆک و فڵان کەس دەرکەوی لە شتەکانە بەڵام دەرناکەوی بەڵام یەکسەرەکەویتە سەر کە چەند شتێکی غەڵەت دروستە بێ لە بینی تۆ بۆ فڵان کەس و دوای بۆ فڵان کەسە گوازرێتەوەمانە ئینسانەکانیش پێشکێن چارەسەر چییە؟ وڵی چارەسەری زەحمەتە ئەکرێ بە زۆر زەحمەتە بە چەند جیلێکی تر لەوانێ چارەسەر کرێ پێشبینی کراوە بێت کە لە ساڵی 2022 هەمان کارەسات و ڕوودا و دووبارە دەبێتەوە زانین چێ 21 و 22 وەبزانم لە ناو ئێمەی میلەتی کووردە تەنها ڕقەمەکەی گۆڕێ بەخۆم 21 چۆن هەسابەتە 22 ڕوا سابەتە هەتوبەتە دەر یعنی هیچ شتێک نەڵەشدا بۆ هۆکارانی کە جەنابەت باست کرد باسی بەشێک لە هۆکارەکانت کرد هەتا ئەو جۆرە هۆکارانە هەبێت یعنی ساڵەکان تەنها گۆڕینی ژمارە و کارەساتەکان دووبارە و زیاتریش دەبێت ناڵێن دووبارە بێ شەڵک کەم کورتیەکە تۆزەی شەڵا بۆی پێشکەوتوتر بینەوە بەڵام بۆ کۆی هەموویەکو یەک وایە لە 19 و 20 و 21 و 22 26 گرنتی ئێمەک و 22 بێت و وەکو 21 ژەبێ تا نابێت بۆ چاکبوونی ئەوە ناڵێم من چاک ئەبێ یا چاک نابێت بەڵام وەکو ساڵەکە خۆی تەنها ڕقەمێکە لای ئێمە ئەگۆڕدرێت تەمەنێکێتە سەر هینمان بەڵام ئیشەڵا هەوڵین کە چاک بێ هەوڵڵدەین کە باشتر بێ لەخوا بەزیابێت تۆزە ژیانیش باشتر بووە وەکو پێشتر نەماوە ڕوێکەوە وەڵا لە ڕووی ئێستا لە ڕووی داراییەوە تۆزێ باشتر بووە وەکو 2019 وەکو 2014 نییە لەوانەوە باشترە تۆزە ئێستا میلەت تۆزە پێشکەوتوتر بووە لە زۆربەی ئەوانەی کە دێنە دەرەوە دەچنە دەرەوەی ئەوروپا دەبین خوارەوە دەبین زۆربەی شتەکان بچکارەی چیش دەکەی من کارمەندێکم حکومی حکومی نیم لەم نەزانێ باشە موچەکەت باشە دەخوا بەسیابێ کەسانێک هەن بێموچەن سەرڕای ئەوەی کە بێموچەن هەمیشە گلەیش دەکەن سەد چی لەسەرەوانە سەرڕای ئەوەی کە بێموچەن بمبورە پرسیارەکەم بە هەڵە کرد سەرڕای ئەوەی کە بێموچەن هەوڵیش نادەن بۆی ببن بە خاوەنی کارێک تەنها گلەی دەکەن لە پشتی مۆبایلێکەوە دانیشتووە گلەی دەکا قسە دەکا زۆرن ئەو نوع کەسانە کە دانیشتون لە ماڵ بێ ئەوەی بزانن ژیان چییە چۆن نەگوسەرێ لە پشت مۆبایلێک جاخم خۆست ناڵم سوۆسیال میدیا دنیای تێکاوە لە وڵاتە ئێمەیە کابرا نایە ئیشێ بکڵێ ئیش نییە بۆ ئیش بۆ بەگلادیشیەک هەیە بۆچی بۆ تۆ نییە کە کوردی بۆ ئەو هیچی پێ عیب نییە بۆ تۆشتە پێ عیبە جارێک پرۆگرامێکمان کرد لەسەر بێکاری و چوونی گەنجان بۆ ئەوروپا بەنگلادیشیەکی بەڕێز ئەویش کە مرۆڤە بەڵام خەڵکی ئەو وڵاتە نیە و لە وڵاتە هاتووە ئیش دەکە ئەو دەفرۆشێت مەبەسمان لەوە بوو کە بۆ بەنگلادیشیەک پێ عیب نییە هەموو ئیشێک بکات بۆ ئێمەی کورد کە وڵاتەکە وڵاتی خۆمانە پێمان عیب هەموو شێک عەفوم کە من وتم مەقسەدم لە بەنگلادیشە منیش وەکو تۆ پێزانم کە ئەویش مرۆڤە وەکو من وەکو تۆ بەڵام من پێم عیب نییە لە ئەوروپا گەر بێت حاجەت بشۆی گەر بێت بڕۆی پیاوی ئەو وڵاتانە بەخێوکەی بەڵام لە وڵاتەکەی خۆت پێت عیبە لەگەر ڕێزم بۆ هەمومان کە نابینایەک بەسەر جادەیە کە ئاڕوا پێت عیبە گەر دەستی بگری بیبەڕێنیتەوە ئەو بەر لە وڵاتی خۆتا بێ ئەویش هەمووی لوودبەرزی خۆمانە شتێک کە پێڵێن لوودبەرزی لە کووردا زۆر هەیە پێ عیبە ئەو سەر بە ئەوی تردانەوێنێ ئەو سەر بەوی تردانەوێنێ بەڵام نا لە وڵاتێکی بێگاناوانیە خواخوایەتی بەزەوەنە کرۆنێکی دەستکەوێت ڕۆ هەموو شتێکەکە پرۆگرامەکە تایبەتە بە ڕووداوەکانی ساڵی 2021 لە ساڵی 2021 کۆمەڵێک ڕوودا و ڕوویدا ڕووداوی ناخۆش و نەخوازراوە بوون چ ڕووداوێکیان زۆر کاریگەری هەبوو لەسەر جەنابەت واللهی کاریگەری برنجی بەڕاستی ناخۆشیم دیتە زۆر هەل لە ئەولی ژانێمە تا ئێستا بە زۆر شکر خۆشیم نەیتێ بەڕاستی ناخۆشیەکان چییە کە تا ئێستا کاریگەری هەیە لەسەر جەنابەت قورئان ناخۆشی ڕاستی نەبوونیە زیاتر نەبوونی گەنا لە فەزلی خوای مادەم قەلم ساغە بەس نەبوونی هەموو ساوکاری هەموو شتێکی بەس بەداخەوە کوردستانە گۆرە هەموو زێڕ و زی و نەفت و سەعەوی هیچ نەبی وایە نەبوونی ناخۆش هەمومان دەزانین ئەو نەبوونیە کە هەوڵیشی بۆ دەدەی کاسبیشی بۆ دەکەی هیچی لە ژیانت نەگۆڕیوە ناوەڵە هەر چ خۆیت بەداخوارەوە بەس دەخوای بە زیادبی ژیانم ناخۆش نەبرم ناخۆش بی بەس ئەمیش عەزمی ئەو چۆ خەرکەی بژیم ئارێ وەڵا چە منداڵتەیە وڵا دوو خورام کەیتومەیە تا من درێژ بن ئینشاڵڵا قوتابین وڵایە چیان قوتابێت چیان گچکەیە
داواکاریان زۆر نییە لە جەنابە بە قورآان داواکارێک سارم نەگرتێ 20,000 ڕۆژ بنم 100,000 ناری لەگە خۆی دەبا مشکلم نییەوە بەس نەعادالەتی زۆر لە کوردستانی بەڕاستی زۆر بەداخەوە ئارێ وڵاش باش هۆکار چێ و نەعادالەتی بەردەوام عدالەتی بەڕاستی پیاوی باش دەزای پیاوی باش نییە لە شای جێی باش نییە کەسی شاو لە شوێنی شاونی بەرێ ئەگە ناو ژیان من ئەوڕ نەدەگەیشتەوەڕەوەیە بەداخەوە چی بگرێت تاوەکو کەسی شیا و لە شوێنی شاودا بنسان ئەم نارن با لۆ دەنگدانێ باچی لۆ دەنگدانێ بەس ئەندەی نمێ باقم پێشش عبانگە چمەوە نەبوو ژانی خۆت زەمیری خۆت مرتاعکە مەرێ من ناچم ئێستا ئەو جارە عالم نەچوو غەرەت بوو هەڕوو چێ شایستێ چێ لێ دەوەشێتەوە چێ لەگەردا چێ خزمەتی ملت دەکە بڕۆ دەنگ بی بدە هەر کەسێک بی ئەو کەسە کە دەرچوو کە ژیانی جەنابتی نەگۆڕی لە ئاو فرۆشتنەوە بۆ کارێکی باشتر کە ئەوەش هیچ عیبی نیە و نیعمەتی خوایە چ گۆڕانکاریەک شتەکەم بەدەست دەکەی ئەوە دەش بەدەست ناکەوی هەیە دەرۆزەی دەکە بەس تەنەزوم لە خوا کردێت تا ئێستا تەنەزوم لە کەس نەکردی بەس عازم لێ بەڕاستی ئەم ژیانم و چ خەڵکی بگۆڕدری سبێنان زوو دێم عالم لەوانێ نەوە دە هەردەستێم سعات 6 دەستم لەویش هەردەستی خەریکی ئاو فرۆشتن ئەرە سعات 11 12 تاو دەم لە خۆی بەزیاتی بەس عازم لێ ئەم ژیانم و چێ خەرکانەوی وەکو چێ بۆ نمونە حەزت لێ ژیانت وەکو شێ بێت ئەو خەرکەی لە بازار ئیش دەکە و چی من ژیانیان خۆشاوان هەندە چیان ژیانیان خۆش هەندێکیان دەرۆزەی دەکا عاسری ئیسان تەنەزل بەس دەخوای بکە باشە ونیە خۆشیت بە خۆت نبینیوە بە قورآن زمانی زاری بە بەس زمانی ئێستا ناوەڵی بەداخەوە نەمدیتێ خۆش هەر لەوتی هەموو کاسبی دەکەم بەس دەخوای بە زیادی بەسەر بردیم کردێتە ئێستا هەر لەوتی پێ ڕاگەیشتمە پام دەکەم کاسبی دەکەم لە خۆی بە زیادی خەونێکت هەیە لە ژیانتدا وڵی خەونم چە بوومەوە سعاب خانێک و چێ خەرکە ئیشاڵڵا دو سارەکرێتیمە چەندم وایە تەمەن بەعاخر پێکە چەندە وڵا 220,000 دەدرێ پێم دەدرێ وڵا بەس سعاب خانی زەمیری نە بەڕاستی بەداخەوە ئەروەی زانی ئەگەر پارەت لە ئەوەی خۆ پارتوارنیە پارێ بکە خێکاکە مسعادە خەلکی خێرە بە هەم نعیەکی سعادت ناکە بە قورآن نا بە قورآن زۆر شتم لە خانی لۆ کردێت دەرێن پارەی نادەمەوە گەنا دەرێ بڕۆ دەرێ خەلکی ڕاستی خەلکی باشگەلەکەم بۆ ڕێ دەرێ بچێ چێ وڵی دەرێ بڕۆ خانەشکە لە خۆت بکرێ پێت ناگیری خانی ئەمن نا خانەکەم مشکلم نییە دەیکەم مەزبورم بچمە چێن دەرێ گەڕەکێکی لە عسارۆکان گوندی عسارۆکان دوور نییە سبێنە ماتۆڕمێ بەس ئەستا ساردا زاروێ لەگە برادر دێم زاروێ بەڕیمی دێم بەرەوە ناخۆشە مارم لێرە بوو بەس کابراخانەکەی فرۆش بە پێیان داهاتم بۆ فرۆشتی وڵی کرێچیم کابرات شنی لە کوڕینە خانەکەی گەورەتر پێی وڵی کرێچ خانی زۆر باش بوو لەگەرم بەڕاستی ژیانی یەکەشکە پێک هات ژیانی یەکەشکە تێک چوە هەمووی وا بەعقەد هەمووی وایە ئەوڕۆ زۆر بەداخەوە شتیوا دەبینی گریان و بەڕاستی پێکەی ناگریان دێ لۆ ژیانەکەی شتێک زۆر دەتگرێنێ بە قورآن شتیوا دەبینم خەرکەچی دەبینم بەڕاستی نەبوونات نفتی پێ ناکڕێ شتی پێ ناکڕێ شتەمی گران بۆ کاکە نفتت کڕیت ئەم نفتم بە قورآانی بەریم کڕێ بە 8,000 پێم نەکرا بەرمیلە بەرمیلە چیم کڕی وڵا لەوان لەو سێ ڕۆژی خەلاص بی منداری سامێ دەبیستەوە پێوی کاکە مندار نازانی هەیە نییە ئەمە دەزانی بەزەم نازانی بڕۆمارێ خۆ لەم بەتانیا لەوێ نفتیان منداڵی تو معلە هەیە معلە زبیستیتمەوە بەبێ نفتیان دەرهێوانە خۆمە لەم بەتاین دێنێ سۆبێ پێ نیتم پێکەم کارە باش پێ دەکەی بیتەکە کارتی زیرەک بەداخەوە هەروە دەکەی هەفتا دەمانچ 12 سارە کرێتیمە 90,000 هاتیە بەحیاتی هەوە دەناهاتێ لە ژیانمدا ئارێ وڵا زۆر 25 پازداهاتە چ پێ دەکەم کاکە گیزەرەکە گلۆپەکە نی بەرمیل نفتەکە کەی خلاص دەبێت وڵی بەخوای هەر خلاص دەبێت بکڕمەوە پارەت هەیە بیکڕیەوە بە قورآن کڕیتمە من لە خوای بە زیادی بەس پارەت هەیە لە پاشەوەی کە و نی بەرمیل دەی بکڕمەوە عیلازنی هەیتم لە خوای بە زیادبی بەس هەندە شتی دەبینم نەعقل قوبر دەکە نەدر قوبر دەکە لە ساڵی 2021 کۆمەڵی ڕووداوی ناخۆش ڕوویدا وەکو تاشێک لەو کۆمەلگایە چ ڕووداوێک زۆر کاریگەری هەبوو لەسەر جەنابەت هەمیشە لە ناخۆشی ژیانە بەڕاستی یعنی ساڵی پارەکە زۆر ناخۆشتر بوو لەو ساڵ ئەمن تەوەقع دەکەم ئەو ساڵەکە ناخۆشتریش بی لە ساڵێکی دیکە کورد دائیمەن پندێکی هەیە دەڵێ ساڵ بە ساڵ خۆزگەم بەپار بەڵام ئەوەی ئەمە ئەو پارەکە دیتمان یعنی ساڵێکی تکە خراپتر دەیبینین ئەمن پێم وایە هیچ پێشبینیەکەت وها ڕژبینیە وەڵی ڕژبینم لەبەرەوەی هیچ شتێکی خۆش نابینم لەو وڵاتە هەموو شتەکان خەماوینە هەموو شتەکان کارەساتن هەموو شتەکان ناخۆشن وەزعی خەڵک تەواو نییە وەزعی خەڵک ناخۆشە خەڵک لە ڕاستە سەقامگیری هەیە ئاسایش هەیە بەرقەرارە ئینشاءڵڵا تەوەقعکەت وەکو خۆی دەرناچێت و ساڵەکە ساڵێکی خۆشتر دەبێت بەڵام دەمێت بزانم بە تایبەت چ ڕووداوێک زۆر کاریگەری لەسەر جەنابەت دروست کرد
والله هیچ شتێکی دیاری کراو نییە ناخۆشبی بەڵام ژیانی خەڵک ناخۆشە ئێمەش لەبەر ئەوەی ژیانی خەڵک ناخۆشە حەز بە ئاسوودەیی ناکەین بەڕاستی یعنی هەمومان لە ناخۆشی دەژین لەبەر ئەوەی گوزەرانی خەڵک ناگوزەرێ بەڕاستی خراپە. ئەو بابەتانی کە باسی دەکەی کاریگەری لەسەر هەمومان هەیە وەکو تاک و زۆر جاریش بۆ نمونە بارودۆخەکە کاریگەریەکەی گشتی لەسەر هەمومان دروستی دەکات و تایبەت نییە تەنها بە کەسێک بەڵام دەمەوێت لە جەنابەت بپرسم ئایا ئەو ڕووداوانەی کە ڕوودەدا هەندێک ڕووداوی کۆمەڵایەتی هەن ڕووداوەکان دووبارە دەبێتەوە ساڵ بە ساڵ زیاتر دەبێت هۆکاری دووبارەبوونەوەی ئەو ڕووداوانە چییە؟ هەمووی ئەوەیە کە بەڕاستی جێرە شێوێ نیە خەڵکەکە کەم تەرخەمە پابەند نییە بە یاسا خەڵکەکە هەر کەسە یعنی لە بواری خۆی لێ دەکە هەر کەسە بەرژەوەندی خۆی دەوێ بۆیە ئێمە خەڵکەکانی ئێمە فێرە یاسا نەبووە فێرە بەرقەر ئەوە نەبووە کە بژی لەگەڵ یەکتر بە ئاشتیانە بژی لەگەڵ یەکتر هەمیشە خەریکی بەرژەوەندیەکانی خۆیتی خەڵک بەڕاستی هەموو ڕووداوێک کاریگەری لەسەر دڵ و دەرونی تاک بە تاچێو کۆمەلگایە هەیە بەڵام بە پێی جۆر و قەبارەی ڕووداوەکە ڕووداوی وا هەیە دەبێتە ناخۆشترین ڕووداوی ساڵ کاریگەری گشتی دەبێت هەمومان پێوە غەمناک و خەفەتبار دەبین و ڕووداویش هەیە لە هەڵەیەکی بچووکەوە دەست پێ دەکات وای لێ دێت بە کەس چارەسەر ناکرێت لەو پرۆگرامەدا باسمان لە ڕووداوە ناخۆشەکانی ساڵی 2021 کرد و لە هاوڵاتیانی خۆشەویستمان پرسی هۆکاری هەموو ڕووداوانە چییە؟ هەر کەسە و لە شوێنی خۆی وەڵامێکی هەبوو و زۆر بەشیان باسی چارەسەرەکان و هۆکارەکانیشیان کرد کەسانێک دەیانوێت ئەگەر کەسی شیاو لە شوێنی شیاو دابدرێت زۆربەی ڕووداوەکان کۆتایی پێدێت و هەندێکیش وتیان کۆنتڕۆڵکردنی تووڕێیی وا دەکات کە چیدی ئەو جۆرە ڕووداوە ناخۆشانە ڕوو نەدات و یەکێکیش باسی لەوە کردوتی مێزێک هەیە پێی دەگوترێت مێزی عەدالەت ئەگەر هەمووان لەسەرەوە مێزە دابنیشن عەدالەت هەبێت هیچ ڕووداوێک ڕوو نادات بەڵام ڕەنگە ڕووداو هەر ڕوو بدات بەڵام چۆن چارەسەر دەکرێت خۆشەویستان لەو پرۆگرامە باسمان لە ڕووداوە ناخۆشەکان کرد بە هیوای ئەوەین کە ئەو ساڵە هیچ ڕووداوێکی نەخوازرا و ناخۆش ڕوو نەدات ساڵێک بێت مێژووی ساڵەکە بەبێ ڕووداو تێپەڕێت ئیدی لە ساڵی داهاتوو مێژوو بە ناخۆشی یادی ئەو ڕۆژانە نەکاتەوە ئەم نەزوەر ئیبراهیمم پرۆگرامی مایکی دیمەنی ئەمجارەشم پێشکەش کردن تا پرۆگرامێکی تر هیوای دووربوون و ڕوونەدانی ڕوودا و دەخوازم لە وڵاتە هەمیشە بێت کێشە و گیر و گرفت بن خواتان لەگەڵ